ئامادەکاریە بۆ بەربانگ. ئێرە زانکۆی سلێمانیە. نەخۆشخانەی بەخشین لە درێژەی پرۆژەی میوانم بە خوانی بەربانگی بۆ 7,000 قوتابی بە شەناوخۆی زانکۆی سلێمانی ئامادە کردووە. ئەم خوانە باوکاری ناوەندی زانکۆ پەیمانگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامادەکراوە. پرۆژەیەکی زنجیرەیە کە بۆ ساڵانی داهاتووش بەردەوامە بێت. وەکو یەکەم ساڵ وەکو یەکەم هەنگاو لە زانکۆی سلێمانی دەستمان پێکرد و هاوکار لەگەڵ فیستیڤاڵێکی ئاینی کە زانکۆی سلێمانی پێی هەستا. ئێمەش بە خۆشحاڵیەوە لە چوارچێوەی پرۆژەی میوانمان بە کە نەخۆشخانەی بەخشین سەرپەرشتی دەکات بە هاوکاری و سپۆنسەری چەندین کۆمپانیا و کەسانی خێرخواز کە هاوکار بوون لە دابینکردنی خۆراکەکەیە سەرپەرشتیان پرۆژەیەمان کرد و سپاس بەخوا لە یەکەم ئێوارە و لە یەکەم فستیڤاڵی زانکۆی سلێمانیە بە سەرکەوتووی پێشکەشمان کرد و بۆ 7,000 خوێندکارە و بۆ ماوەی 3 ڕۆژی دیکە بەردەوام ئەبێت. دوای خوانی ئێوارە بە سپۆنسەری تۆڕی میدیایی کۆمەڵ یەکەمین فیستیڤاڵی ئاینی لە زانکۆی سلێمانی بەڕێوە چوو. تایدا سرودی ئاینی و گروپی دەف و هونەرمەندانی ئیسلامی با مناجاتەکانیان شەوێکی عرفانیان دروست کرد. فیستیڤاڵەش یەکەم فیستیڤاڵی ئاینی زانکۆی سلێمانیە. بە بۆنی هاتی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە کە مانگی لێخۆشبوون و پاکردنەوەی مرۆڤەکانە توانیمان ئەم فیستیڤاڵە ڕێکخین هەم ئێوارەخوانێک بێ و هەم فیستیڤاڵێکی ئاینی بێت. بەڕاستی هەدەف لەمە چەند هەدەفی لە پشتیوەتیکە هەدەفە گرنگانی کە هەمانە ئەوەیە تێکەڵکردنی کۆمەلگا بە ناو زانکۆ کە زانکۆ ناوەندێکی ئەکادمی زانستی ئاینی پەروەردەییە کە ئەتوانێت لە ڕێگەی مەراسیمەکان و فیستیڤاڵەکانەوە مەسەجی خۆی بگەێنە بە کۆمەلگا. لە دوای ئیفتار لە زانکۆی سلێمانی نوێژی بە کۆمەڵ ئەنجامدرا. ئەم دیمەنانە قوتابیانی زانکۆی سلێمانین و ئەوە دەردەخەن کە ڕادەی پابەندی ئیسلامی لە نێو قوتابیانی زانکۆ لە چه ئاستێکی بەرزدایە. بەڵێ ئەمە ڕەدێکی جوانە و ئەدەبی و ئەخلاقیە بۆ بابەتی جێندەر و ئەو بابەتە لا ڕێدانەی تر کە بەداخەوە هەندێک کەسیان کردۆ بە زەحیە هەندێک گەنجی عاقڵ و جوانیان کردۆ بە زەحی ئەم بابەتە هەندێک کەس پێی گەورەیە بن هەندێک کەس خوانی پێ بنفرە پێشەوە لەبەرەوە بەڵێ گرنگە و جارێک تر ئیسلمێنێکە ئەو خەڵکە دڵی لای خوایە هەیە نوێژیش ناکات لەوانەیە هاتبێ بۆ ێرە بەڵام هەر دڵی لای خوایە وەڵا قسە بەخوا بڵێ ئەو پێش هەموو کە جواب دەداتەوە لەباتە کەواتە شعبەکەی ئێمە شعبێکی موسڵمانە لەبەرەوە ئەم کۆڕ و کەوتانە شتێکی گرنگە و هاندانێکی باش. ئەم فیستیڤاڵە ئەوەی دەرخست دین و کۆمەلگای کوردی دوانەیەکی لێکدانەپراون. هەر هەوڵێکی دیکە هەبێت بەم فیستیڤاڵانە و بەشداری ڕێژەیەکی زۆر لە گەنجان پوچەڵ دەبنەوە. نەخۆشخانەی بەخشین و تۆڕی میدیایی کۆمەڵیش بەڵێنی پشگیری بەردەوامی ئەم جۆرە لە چالاکیانە دەدەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.